دیمەنی ئالان کوردی منداڵێکی تەمەن 3 ساڵی لەسەر لێواری کەنارێکی تورکیا وای کرد سەرنجی جیهان بۆ لای زیانی خەمهێنەری قەیرانی پەناخوازی سووریا ڕابکێشێت. پوری ئالان تیما کوردی کە لە سووریا گەورە بۆ دەڵێت کارەساتی بنەماڵەکەی وای کرد داوا لە جیهان بکرێت هەنگاو بنێت. چەند مانگێک دواتر هەر کەس گەڕایەوە سەرکاری خۆی و ئازاری ئەو کەسانەی لەبیر کرد. ساڵێک و نیو دواتر بەردەوام بە پشتیوانی ئەو خەڵکە دەنگم هەڵبڕێەوە. تیما کە ئێستا وڵاتی کانەدایە هەست دەکات بەرپرسایەتی هەیە داکۆچی لە پەناخوازان و بنەماڵەکانی وەک خۆی بکات، ئەوانەی گەلێک جاران بۆ ژیانێکی باشتر لە داهاتوودا ژیانان خستۆتە مەترسیەوە. نابێت هیچ وڵاتێک سنووری خۆی بەڕووی پەناخوازان دابخات. ئەو پەناخوازانە لە چنگ داعش و تیرۆریستان ڕادەکەن. ئەوان تیرۆریست نین، ئەوان بنەماڵی خاوەن منداڵن و هیچ شوێنێکی تریان نییە بچن. ئەوان زۆریان بۆ هاتووە ئەو وڵاتی پڕ لە شەڕە بەجێ بهێڵن، نەک بەخۆشی خۆیان و ناژبێت کەس تووشی ئەو ڕۆژە بێت. تیما لە ئەمریکادا ئەندامێکی کۆنگرێس خانمی تۆلسی گابارد نوێنەری هاوایی دۆزیەوە کە ڕەخنە لە گۆڕینی ڕژیم لە سووریا دەگرێت و بەرهەڵستی ئەو قانونەیە کە قەدەغەی دەکات ئەمریکا یارمەتی بە گروپەکانی سەرهەڵداوی دەرەچی بکات. ئەم حوتووە لە سەربانکێشتنی ئەو ئەندامەی کۆنگرێس تیما توانی سەردانی واشنگتۆنی پایتەخت بکات و لەوێ بۆ یەکەم جار چاوی لە وتاری سەرۆک ترامپ بۆ کۆنگرێس بێت. لە دەمێکدا چاوەڕوانی دەکرێت لەم ڕۆژانەدا بڕیاری سەرۆک سەبارەت بە کۆچبەری پێداهاتنەوەی بەسەردا بکرێت داهاتووی پرۆگرامی ئەمریکا بۆ پەناخوازان هەروان ناڕوونا. تیما دەڵێت وتاری سەرۆک وای کرد سەبارەت بە داهاتوو زۆر خۆشبین نەبێت. ئێمە دەبێت بۆ کۆتایی ئەم دۆخە چارەسەرێکی سیاسی بدۆزینەوە. دەبێت بیدۆزینەوە و هیوادارم سەرۆک ترامپ پشتیوانی لە گۆڕانی ڕژێم نەکات و چارەسەریەکی سیاسی بۆ کۆتایی هێنان بە ئازاری ئەو خەڵکە بدۆزێتەوە.